السلام عليكم بخير بەشدار بوون هیوادارم ساق سلامت بن. دوباره السلام علیکم خاڵتان خۆسەمات باشن. لە دەورەی ڕۆژی یەکەمی پێشتر جەماعەتەوەیان دانابوو، پوختەچیان دانابوو کە زۆر باش بوو. ئێستا وەختی لە بۆ من دەگەڕێنەوە کە پێشتر باز نەکەمەوە، یەکسەر بێمە سەر سلایدی نوێ، بێمە سەر بەشی دووەمی کە ئەو بەشیان پێم وایە لە مەوزوعی کارلێکردنی سەر گرنگترینیانە، لەبەرەوەی بەشی پەیوەندیە، کۆمیونیکیشنە، پەیوەندی دروستکردن و کارلێکردنی کۆمەڵایەتیە، کارلێکردنە لەگەڵ دەوروبەری. جا ئەو پەیوەندی دروستکردنەش چونکە لەگەڵ ئەو دوو حاڵەتەی بەتایبەتی چونکە ئەو دوو حاڵەتەمان باس کردەوەی دواکەوتنی ژیری و لەگەڵ حاڵەتی توندی ئۆتیزم زۆر زەحمەتە پەیوەندیان لەگەڵ دروست بکەین. لەبەرەوە یعنی شێوازی تایبەت بەخۆی هەیە، دەبی بتوانین لی تێبگەین، بزانین بە چه ڕێگایەک و بە چه شێوازێک بتوانین پەیوەندیان لەگەڵ دروست بکەین. ئەجا لێرە بە باسی کۆمیونیکیشن بکەین. سەرەتایەکەی بزانین پەیوەندی کردن یان پەیوەندی بەستن چییە. پەیوەندی بەستن گواستنەوە یان ئاڵگۆڵکردنی زانیاریە بە قسەکردن یان نووسین یانش بەکارهێنانی هەندێک لایەنی دیکە کە ئێستا باسی دەکەین ئینشاڵڵا، کەوە ئەوەی لێرە باسی کردیە دوو خاڵە، ئەمە نزیکی 4 خاڵی باز دەکەین. لە خاڵی دووەمیان کە دەڵێ پەیوەندی بەستن یان پەیوەندی دروستکردن پرۆسەیەکە کە ناردن و وەرگرتنی پەیامەکان لە خۆ دەگرێتن. ینی ئەو پەیام و ئەو بیرۆکانی کە دەتەوێت بیگەێنی یانیش دەتەوێت وەری بگریتن لە خۆی دەگرێتن لە ڕێگەی زارەشی یانیش نازارەشی بێتن. خۆی پەیوەندی بریتیە لە ئامرازێکی دوولایەنە بۆ گەیاندنی زانیاری لە شێوەی بیرکردنەوە بۆ چوون یانیش بیرۆکەکان، ئاڵگۆڕکردنی بیرۆکەکان لە بینی دوو کەس یانیش زیاتر بە مەبەستی بنیادنانی تێگەیشتن. ئەمە دەمانەوێت لە بینی دوو کەس یان گروپێک کە ئەگەر بمانەوێت پەیوەندی دروست بکەین دەبی لێک تێگەیشتنێک هەبێت، گفتوگۆیەک هەبێت کە وازح بێت، لە بەرامبەریش تێگەیشتن هەبێت، وەرگرێک هەبێتن. ئەوە بەگشتی پێناسە بوو لەگەڵ ڕوونکردنەوەک بوو لەسەر پەیوەندی بەستن کۆمیونیکیشن. چنە سەر سلایدێکی دیکە کە لێرە باسی جۆرەکانی پەیوەندی بەستن دەکەین. ئێمە 4 جۆری پەیوەندی بەستنمان هەیە، 4 جۆری باو، ناخۆی زۆری زیاترمان هەیە، بەس وابزانم ینی 6 جۆرە، بەس لێرە ئەوەندەی کە باون و ئەوەندەی کە بای ئەوەندەی ئیشمان پێ لێرە دامنایە کە 4 جۆرە. لەو 4 جۆریان بڕم بەس لە سلایدی چەندەمی؟ لە سلایدی دووەم لە کنەمە هەر سلایدی دێمە گۆڕیتت؟ کامەی؟ ئاها، لەو بابەتی ئەوڕۆ باز دەکەم کە سلایدی دووەمە. بڕۆن سەر تایپس ئۆف کۆمیونیکیشن. تا دەست خۆش بڕۆن سەر سلایدی تایپس ئۆف کۆمیونیکیشن کە جۆرەکانی پەیوەندی بەستنە. لەوێندا لە خاڵی یەکەمی ڤێربال کۆمیونیکیشن هەیە. ئێستا تەواوە نیە؟ تەواو مامۆستا، زۆر جار لە کنەمە ناگۆڕی، جا لەبەر هەندێکم گوت. ئاها، ئێستا گۆڕە؟ ئێستا تەواوە. تەواو، زۆر باش. لە جۆرەکانی پەیوەندی بەستن ئەمە یەکێک لە جۆرەکانمان هەیە کە زارەچیە. لە پێناسەکەش باسمان کرد، گوتمان بەڕێگەی زارەشی و نازارەشی دەتوانین پەیوەندی بەستین. یەک لە جۆرەکانی زارەچیە کە زارەشەکە چییە؟ پەیوەندی بەستنی زارەشی هەموو ئەو پەیوەندیانە دەگرێتەوە کە بە بەکارهێنانی وشە و قسەی وتراو دروست دەبێتن، یان قسەی نەوتراو لەو کاتەی کە بە زمانی ئاماژە قەرەبووی دەکەینەوە. خۆی لێرە زمانی ئاماژەی دانایە، ئێمە خۆ بە زمان قسەی ناکەین لەو کاتی، بەس
ئەوەندەی کە پرسیارێکم کرد چونکە لەو کاتانەی کە لە بەرامبەر کەسێک بە زمانی ئاماژە قسەی دەکەین بەتابەتی ئەوانەی کە نابیستن کە بە زمانی ئاماژە فەهمێ دەگەێنین طبعا قسەکانیش دەکەینەوە دووبارەی دەکەینەوە یعنی هەم بە جەستە هەم بە زارشیش قسەی دەکەین لە بەرامبەر کەسێکدا کە جەماعەتی نابیستان و نابینان هەیە لە کۆمەلگای دایک هیوادارم سوودیان لێ ببینن بە تایبەتی مامۆستا پێویستە مامۆستا هەژارە مامۆستا محەممەدە ئەوانە زۆر زیرەکن لەو بابەتیدا شتی باشیان پێ کە یەک لەو قسانەی لەیان باسکردم ئەوەیە کە لە کاتی زمانی ئاماژەی قسەی احتیادی ژەکەن لەوەی کەسی بەرامبەر زمان و دەویان ببینن تاوەی بزانن ئەگەر لە زمانی ئاماژەش تێنەگەشتن لە دەست و شێوازی جوڵاندنی دەستیان تێنەگەشتن لە شێوازی جوڵاندنی دەویان تێبگە باش لەو شوێنێ بەجەما بووین کە بالێتان دیاربی it's important to understand how to effectively communicate your ideas verbally باشە لێرە بمانەوەی دی گرینگە تێبگەین چۆن بە شێوەیەکی کاریگەر بیرۆکەکانمان بە زارەشی بگەینین بۆ ئەوەی خۆمان بەدوور بگرین لە هەڵە تێگەشتن و ڕاکێشانی سەرنجی بەرامبەر بە شێوەیەکی گونجاو لە کاتی قسەکردندا باشە زۆر گرینگە لە کاتی پەیوەندی دروستکردن کە ئەو قسەی دەیکەی واضح بی بە شێوازێکی ڕێک بی حتمما سادەش بی لەوەی کەسەکان لێی تێبگەن بە تایبەتی ئەو حاڵەتانە لۆ نمونەگەر قسەیان دەزانی یعنی بێزگە لە دوو حاڵەتی چکاوان زۆربیان مشکلەی قسەکردنیان هەیە یا مشکلەی تێگەیشتنیان هەیە بەس لۆ حاڵەتەکانی دیکە کە ئەگەر سادەش بن لە تایبەتی منداڵانی ئۆتیزم کە لە سنتەری خۆمان کە زۆر تەڵقینی پاڵنەری قسەکردنیان لە بۆ دەکەین کە زۆر زەڕورە واضح بیتن لە کاتێک کە وروژێنەری پێدەن خۆی ئێمە لە ABA با نەسمە سەر ABA بەس شتێکی کورد بازەکەم لەوەی لی تێبگەن لە ABA ABC مان هەیە ئایەکە بمانی وروژێنەر دێت تا کەسی بەرامبەر وەڵامدانەوە یان ڕەفتارێکی هەبێت ئەو وروژێنەرە بە زارشی دەردەبڕێ هەندێک کات جا ئەو وروژێنەرە زۆر زەڕورە کە سادە بی واضح بی بێزگە لەوەش کورد بی کە کەسی بەرامبەر کە کێشەی هەیە یانیش تێگەشتنی کەمە توانی هەزمی بکاتن وەری بگرێتن باشە بێزگە لەوەش دڵنیا بینەوە لە بەکارهێنانی زمان بە شێوەیەکی ڕاست ینی ڕازگویانە قسە بکەن یانیش بەڕوونی قسە بکرێت کە ئەوەش بزانین ئەو گوێگرانەی کە لەلایمانن ئەوەی لە بەرامبەرمانە لە چ ئاستێکن بەزیدی زۆر گرنگە ئەوەی بزانین خۆی ئێستا کە ئێمە لێرە باسی دانشی علمی دەکەین پێویستە لە ئاستێکی بەرزبی کە قسەی تێدا بکەین لەناو کۆمەڵگای بین کە کەسی ئاسایی تێدا بی و مۆزۆی علمی ئەوشتان دەبی لەبی لە ئاستەوان بیتن بێزگە لەوەش کە کاتێک لەگەڵ منداڵێکی ئۆتیزم قسەی دەکەی یان منداڵێک یان کەسێک کە دواکەوتنی ژیری هەبێ زۆر زەڕورە لە ئاستی وی قسەی بکەی بە شێوازێکی ئاسان پێویست دەکا قسەی بکەین ئەوە پەیوەندی دروستکردنی زارەشیە باشە کە بە شێوازی قسەکردن و گۆتمان بە سادەیش بی بە ڕوونی بی بێزگە لەوەش ڕازگویانە قسەی بکەین چکە ئەو حاڵەتانە شێوازێک لە ڕافتیاریان هەیە کە مەبدەئینە کە زۆر جا تێبینی و حاڵەتان کردیە بە تایبەتی لە منداڵەکانی ئۆتیزم زۆر مەبدەئینە یعنی شتێکیان پێ بڵێیت ڕێک ئەوە دەستەمێشیان بێزگە لەوەش وادێکیان پێ بدەیت دواتر نەیکەی وها لێک دەدەنەوە کە تو هیچیان لە بۆ ناکەی ئەو جارەی هەر شتێکی پێ برێ کە لەوە بکاتن برێ وادت پێ دەمەوشە لەوە دەکەمە گەوم لەو بکەین هیچ کە لۆ ناکاتەوە چکە دەزانی کە ڕازگۆن لەوەندەی تێدەگاتن لەو حاڵەتی مەسەلەی سیقە پێکردن و مەسەلەی متمانە پێکردنە کە یەکێک لە
خاڵە هەر گرنگەکان و بنچینەکانی پەیوەندی دروستکردن تراستە. تراست متمانە پێکردنە کە ئێمە لە سنتەری ئۆتیزم زۆر گرنگی بەوە دەدەین. تا ئێستا بینی بێتم لە لای هەولێر لە سنتەری ئیماراتی تەطبیق دەکرێ ئەو شتە لەگەڵ ئەوەی کۆمەڵگەی داچیش کە لە سەرەتاوە کە منداڵ دێتە سنتەری یەکسەر دەست بە ڕاهێنانی ناکەین. سەرەتایی زۆر زەڕورە پەیوەندێکی باش لەگەڵ منداڵەکەی دروستکەین کە چ دەکەین منداڵەکەی دێنین تا ماوەی هەفتەشی دەیبەنە باخچەی و ئەو شتانێک کە حەزی لێیە ئەو یارانەی کە حەزی لێ ئەو چالاکیانەی کە حەزی لێ لەگەڵی بەشداری پێ دەکەین بێزگە لەوەش ڕای دێنین لەسەرەوەی کە شوێنێکی نوێیە ژنگەیەکی نوێیە کە دەبێت ماوەی باش لێبی ڕابێتن لەسەرەوە هەتا مۆزەوی ئەوەش کە زۆر گرنگی بۆ دەنین متمانە دروست بکەین لە لای منداڵەکەی کە ئێمە ئەزیەتی نادەین ئازاری پێ ناگەینین یان ئەو لە ئاستێکین کە ئەو منداڵە دەیەوێت ئەوە زۆر گرنگە کە ئەمە دەتوانین پەیوەندێکی کە ئەو هەست بۆی بکە کە دەتوانێت پەیوەندی لەگەڵ مامۆستایەکەیان ڕاهێنەرەکەی دروست بکاتن. ئەوە زۆر زۆر گرنگە چکە ئەگەر ئەو پەیوەندیە نەبوو ئەو متمانەیە نەبوو بەجددی ڕاهێنان ناکرێت ناتوانیشی لەگەر بکەین ناتوانین چارەسەریشی بکەی و عیلاجیشی بکەین. هاشە لەو سڵایدەی ڤیدیۆیەک هەیە پێم خۆش بوو شەیری بکەم چکە ئەوە لە کاتی ڕاهێنانە تێبینیشتان دەمێت لەسەرەوەی کە بە شێوازێک بوروژێنەرەکان دەربڕین هاوی گوتم لە کاتی ڕاهێنانی کە ڕفتارێکمان لەبوو. Hi, I'm Anna Feldman and I'm a speech therapist here at MFT. مامۆستا ئەحمەد سلاایدی تەلەفۆنە نەگۆڕایە کۆ ڤیدیۆکە لەکنەمە نەهاتیتە سەر ناتە سەری یەک دەقە نا ئێستا هات. Hi, I'm Anna Feldman and I'm a speech therapist here at MFT. تا دەست Good verbal cues, especially with بابین سەر کاتی ڕاهێنانەکەی لێرە we have یعنی کەشی وازەحە دەنجی دێوە نیە ماڵێ مامۆستا دەنگی زۆر باش. pepperoni, pepperoni, cheese, green peppers, mushroom, and olive. Okay. Are you ready for your first question? Who brings you the mail? Great! The mail carrier brings you the mail. Delivers your mail. Very good. Aria, what topping do you want? I want pepperoni, please. Good job. Put the pepperoni on top of the pizza. Ready. ئەگەر دیقەت بنە سەر قسەکردنەکەی دەبین کە ئەگەر ڕستەی دەربڕی بینەکی باشە تاتە وشەکان هەلوی منداڵەکە لی تێبگە زۆر بە وازەحیش قسەی دەکا و بە سادەیش کەوە زۆر گرنگە لە کاتی پەیوەندی دروستکردن لەگەڵ منداڵەکی وەها بەو شێوازە قسە بکرێتن. Okay. Who flies in a spaceship? Astronaut. Good job, Aria. An astronaut flies in a ئەگەر دیقەت دەنێت تەڵقینی زارشی لە بۆ کرد پاڵێنی زارشی کە ها شێوازی دەوی وەکو ئەوە لێکرد کە ئەو شەی دەربڕی ئەو ڕژێن دەربڕی یارمەتێکی منداڵەکەی دالەوەی دەرێ بڕیتن. spaceship. Very good. All right. Pick your next topic. I want mushroom. Please. بزانە وشە بە وشە دەریدا بڕیتن. Nice. Let's put it on top of the pizza. Great. Who teaches children? Teacher. A teacher. That's right. A teacher teaches children to read and write. Teacher. Aria, what topping would you like next? I want the green
pepper, please. Good job. Excellent. All right, we need 2 more. Who helps animals when they are sick? Vet. The vet. The vet. Good. The vet helps animals when they are sick. Sick. Good job. All right, Arya, we have 2 more topics. زۆر چاکە. ئەو دوو ڤیدیۆتان لە بۆ دەنێرم دوایی ئینشاڵڵا تەماشای بکەنەوە دووبارەش چونکە هەندێک خاڵی دیکەشی تێدایە لە شێوازی کۆمونیکیشنی لە شێوازی پەیوەندی کە لێرە دەیبینن بەزەم لێرە باسم نەکە لەبەرەوەی ئێستا بەس باسی پەیوەندی زارەشی دەکەین بێزگەلەوەی پەیوەندی نازارەشیشمان هەیە ئێستا دێنە سەری کە ئەگەر شێوازی دەربڕینی دوو چاوتان دیدبا کە بە وەڵامەکی ڕاستی بداباوە دەگەشایەوە ئەوە جۆرێک لە پەیوەندی نازارەشی کە ئێستا لێرە باسی دەکەین خاڵی دووەم کە تازە گوتمان پەیوەندی نازارەشی باشە ئەگەر لێرە لێتان دیاربی بە وازحی گەلشتان دیار نەبوو پێم برێنەوە خاڵی دووەم چی گوتمان پەیوەندی بەستنی نازارەشیە لە ڕاستیدا ئەوەی بە زارەشی دەوترێت تەنها نیوەی جەنگەکەیە لێرە بڕستەی وهای نووسیە کە بەمانای وەی دێ کە ئەوەی ئەمە هەوڵی لە بۆ دەین لەوەی کە پەیوەندی دروست بکەین و خۆمان ماندی دەکەین کە ئەگەر بەتەنێ بە قسەکردن بی ئەوە نیوەی ڕێیەکەت بەڕێ بەس نیوەکەی دیکە چییە نەنڤێربەڵەکەیە نازارەشیەکەیە کە لێرە باسی کردیە لێرە پەیوەندی نازارەشی واتە تۆنی دەنگ یعنی ئەوەی کە بینیتان لەو ڤیدیۆیی کە قسەی دەکرد تۆنی دەنجی دیار بوو بەرزی نوزمی تێدا بوو کە پێویستی دەکرد بە سادەیە قسەی بکە شێوازەشی وەکو پاڵنەرێک بوو لەوەی جۆش و خرۆشی بێتەوە منداڵەکە تۆنێکی وهای بەکاردێنە کە شێوازێکی جوان بوو ئەوە شێوازی چییە پەیوەندی بەستنێکی نازارەشیە یانیش دەربڕینی دەموچاوی کاوەی باسم کرد دەگەشایە وەک لە کاتی پاداشدانەوە یان پێی دەگوت ئافرین یان پێی دەگوت کارێکی چاکت کرد یانیش زمانی جەستە ئەوەی کە ئێمە چەپڵەی لە بۆ لێ بدەین یانیش هەتا ئەوەی بامەتن کە لە زمانی جەستەی جێمان لێ بۆ لە دەربڕینی دوو چاو لە جوڵانی دەست و پێ و قاسەکان و ینی لەوانە زمانی جەستەی دەکردەوە ئەوەش پەیوەندی بەستنی نازارەشی دەگەێنێت و هەروەها جوڵەی دەست ئەوەی کە وەم گۆ تازە پەیوەندی چاو کە زۆر گرینگە ئێمە سەرنجێک با بخەمە سەر پەیوەندی چاوی کە لێرە ئەمە زۆر زەڕورە ئیش لەسەر وە بکەین کە پەیوەندی چاومان تاو لە بەرامبەر منداڵەکەی بی هەمان شتیش منداڵەکە بتوانین پەیوەندی چاوی چاک بکەین یان باشتری بکەین ئەوە لەلایەنێک لە کالێشی چڕ دەتوانین ئیش لەسەر پەیوەندی چاو بکەین بە هەندێک تەکنیک کە دواتری شاڵە باسی دەکەین بەس لەلایەنی ABA لێوەن دەرچی دەکا لە کاتی ئەوەی کە وروژێنەرشی پێ بدە پاداشەشی لەدەستە کە منداڵەکە حەزی لێە چ دەکاتن دێنتە پێش چاوی منداڵەکەی و هەتا دەیگەینەوە لای چاوی خۆی تا ئەوەی منداڵەکە تەماشای ناچاوی بکات لەوەی ڕا پەیوەندی چاوی باشتر دەبێت و کاتێکیش بە ئاگا دەبینەوە لەوەی کە تەواوی جەستەمان چی ئەنجام دەدات و چ ڕەفتارێک دەنوێنێ لە کاتی قسەکردن و دەتوانین تەواوی ئەو دەربڕینە نازارەشیانی کە باسمان کرد بەکاریان بێنین بۆ گەیاندنی بەبەستەکانی خۆمان کە زۆر گرینگە بە ئاگابین لەوەی کە جەستەمان چالاشێک ئەنجام دەدە لە کاتی قسەکردنی کە زۆر گرینگە ڕەتی پێکەوە هەبێتن کاوەی کە باسم کردو من ئەگەر شتێکت بەدڵ نەبوو لەسەر دوو چاوت با دیار بێتن ینی خەمۆشێک یانیش ئەوەی کە شتێکت پێ غەڵەت بوو لە بەرامبەر منداڵەکەی لە بەرامبەر ئەو کەسێ و حاڵتانەی هەیە زۆر زەڕورە برۆت بهێنیەوە یەک و چاوی لێ بکەی بە شێوازێک کە تێبگا لەوەی کە ئەو شتێک کردیتی غەڵەتە یان ژەگە شتێکی باشی کردبوو زۆر زەڕورە گرنگی بەوە بدەین کە دڵخۆشی بە دووچاومانەوە دیاربی و چەپڵەی لەبۆ لێ بدەین و زۆر و خرۆشێکمان پێوە دیار بێتن لەو لایەنانەش
ئێمە دەتوانین بەکاربینین لە کاتی کە چارەسەری ئینتێنسیڤ ئینتراکشن بەکاردێنین یان کالێکی چڕ بەکاردێنین بە چ زۆرێک بەو جۆرێک کە منداڵەکە چی حەز لێیە چ شتێکی چ چالێکێکی پێخۆشە ڕێک لە بەرامبەری بیکەینەوە لە بەرامبەری ئەنجامی بدەین کەەوەی شەڵات دواتر باسی دەکەن کە وازحتر دەبی هەمچینێ زیاتریش لەو بابەتە تێدەگەن ئینشاءالله بەزاری لێرە بەس باسی پەیوەندی بەستنی دەکەین خاڵێکی دیکە پەیوەندی بەستنی نووسینە یانیش نووسراوە کە لێرە بە پێناسەکەی دەبۆتان بکەمەوە کردی کە دەڵێتم بریتە لە ئاڵگۆڕی بیر و ڕاو سلایدەکەم گۆڕی ڕایتن یەک دقیقە ئەوەگە مشکل لەوەی هەبی ئێستا تەواوە دیارە خاڵی سێم و چارە ئەو سلایدەکەم گەورە نەکەم باشەوە ئابزان لە بە هەندی دیارنی بەس لێرە زوومەش بکەم تاوە لێرە پەیوەندی بەستنی نووسرامایە کە بریتە لە ئاڵگۆڕکردنی بیر و ڕاو زانیاری لە ڕێگەی وشە و ڕستەی نووسراوە کە ئێمە لە مۆبایل و لاپتۆپوانە نامەی بەکاردێنین لە دەفتەروانە نووسینەشی یان بە قەڵەم بەکاری دێنین کەەوە شێوازی پەیوەندی بەستنی نووسراوەیە بە نووسراو کە شێوازێکی پێکهێنرا و هەمیشەیی پەیوەندی بەستنە کە زۆر جار بەکاردێت لە چوارچێوەی فەرمی و پیشەیشدا ئەمە لە ئەگماوسایەکان دەزان ئەمە لە مانگانە راپۆرتمان هەیە کە کاتێک دەهینە لای من راپۆرتەکەی دیارە کە منداڵەکە تا چەندە پێشکەتیە تا چەندە دواکەوتیە و شتانە دیارە ئەو جۆرێکە لە گفتوگۆکردن و هەروەها لە پەیوەندی بەستنیش لە بەرامبەر دوو کەسدا منە لە بەرامبەر من و مامۆستای یان لە بەرامبەر مامۆستایەک و منداڵە کە زۆر گرنگە نووسین فێر ببن لەو لایەنەی کە ئەمەیش لەسەر واش دەکەین بەس هەمان شت وەکوتم ئەوە بەگشتیە کە باسماکەن پەیوەندی بەستنی بە نووسراو زۆرێکە لە پەیوەندی دروستکردنیش زۆرێکی ترمان هەیە پەیوەندی بەستنی بیندراوە visual communication کە پشت دەبەستێت بە وێنە و هێما و گرافیک بۆ گەیاندنی پەیامەکان کە لێرە چەند شتێکم دانابوو پێم باش و پیشاندانی بدەن ئەوە وێنەکانە لێرە بۆی بتەوێت پەیامێک بە منداڵەکە بگەینی ئەمە گوتمان پێدانەوە و وەرگرتنە لە کاتی ڕاهێنانی چی بەکاردێنین دۆنم ناو ڕسمی بەکاردین کە تێدەگەینین کە شوێنێکی وادی بینایکی واد لەسەری نووسرا بڕێستەوەند ئەوە دیارە بۆ نان خواردنە یان دەرمان خانەی ڕسمێکی وایدی یان لە شوێنێکی دیکە وێنەیەکی وای دیتەوە دیارە ئێرە دەرمان خانەیان بەنزین خانە کاوەش زۆرێکە لە پەیوەندی دروستکردن کە گوتمان بوێنە و بەدیلێکیە بۆ قسەکردن لە جاتی ئەوم بەتەنیا قسەی بۆ بکەین ئەوەشمان هەیە کە بوێنە بەکاری بێنین باشە لێرە نازانم ئەو نووسی بوو visual communication images سیمبولش باش سیمبولیشمان هەیە ئەو نووسیا سیمبول چییە ئەوانەیە کە ئەگەر لۆ نمونە فێرە خوێندنەوە نەبوو کەسەکە کە گوتمان ئەوانەی کە دواکەوتنی ژیری و حاڵەتی توندی ئۆتیزمیان هەیە توانێت ئەویان نەبوو فێرە نووسین یان فێرە خوێندەوە ببن دەتوانین ئەو هێمانیان لۆ بەکاربێنین ئەو سیمبولانیان لە بۆ بەکاربێنین کە ئاسانترە لە بۆوان بێزگەلەوەش تێگەیشتنیان زووتر دەبی لەوەی کە بە قسەکردنی زیاتر بەوێنە تێدەکەن زیاتر کە لە زۆربەی ڕیسێرچەکانیش بینیومە کە لۆ مەسەلەی فێربوونێ زۆر گرینگە وێنە بەکار بێتن یعنی سیمبول بەکار بێتن چکە وەکوتم ئاسانترە لەوە فێربوونێ ئەوە سیمبولە کە لێرە چییە ئەگە بمانێ لە منداڵەکەی فێرە تەوالێت بکەین بە دسکەتری بکەمەوە ئەگە مانێ فێرە تەوالێتی بکەین قۆناغ بە قۆناغ دیارە کە منداڵەکە چی بکات باشە
لێرەش بمانەوێت دەستشوستنەی فێر بکەین بە وێنە قۆناغ بە قۆناغ دیارە، یعنی ئەگەر چی بە قسە لێمان تێنەگا وروژۆنێرمان پێدە لێمان تێنەگاتن دەتوانین ئەو وێنانە بەکاربێنین. یعنی لۆ منە گەشتەوەی کاتی دەستشوشتن بی یەکەم دە سابوونەکەی بەکاردێنی ئەو وێنەیە پێشان دەدەین، دواتر بەلوعی بکای بکاتەوە دەستەکانی بشوادیان بسمیلی بکاتەوەوانە بەلوعەکەی دابخات شێرەکەی دابخات لەگەڵەوەی دەستی وش بکاتەوە جوان و وازح دیار. یعنی ئەگەر لە قسەش تێنەگاتن دەتوانین ئەو وێنانە بەکاربێنین لۆی بە ئاسانی فێریان بکەین. ئەوە چوار جۆرەکەی چوار تایپەکەی پەیوەندی بەستن بوون. دەستگەلەوەش لە مەسەلەی نووسراو پەیوەندی بەستنی نووسراو خاڵی سێم پێم باش بگەڕمەوە سەری لەوە کەسانی کە لۆ مناگرن بیناییان باش نییە یانی ژەوەیە نابینان دەتوانین برایڵیان لۆ بە بەکاربینین کە یەکێکە لە شێوازەکان لەوەی بتوانین پەیوەندیان لەگەڵ بەستی لەگەڵ ئەو کەسانی کە بیناییان باش نییە کە بە زۆرێک لە زۆرەکان لەبەر ئەو حاڵەتانی کە تووشیان بووە کێشیان لە بۆ مەسلەی بیناییشان دروست بووە کە ئەگەر نەتوانین ئەوانە بەکاربینین. یعنی ئەگەر کێشە لە بیناییان هەبێت کێشە لە چاویان هەبێتن یانیش نابینامە خۆ ناتوانین ئەوان وێنانە بەکاربین. بەدیلی ئەوە چی بەکاردێنین برایڵما هەیە کە لە بەشی نابینیان بەکاردێتن لە کۆمەڵگای دایک کە بەو جۆرەیە نازانم بینیتانیانە بەس لەسەر کتابەکان لەسەر وەرەقەدا هەیە ئەو نقطە نقطانە هەیە کە کەسەکە دەتوانێت لە جیاتیەوەی چاوی بەکاربێنی یەکێک لە هەستەوەرەکانی دیکە بەکاردێنی کاویش پەنجەکانێتی لەوەی هەستی پێ بکاتن کە چەند نقطەیە بەو نقطان دەزان کە چەند پیتێکە چ زۆرە پیتێکە باشە لۆ ناو دوو نقطەیە بەمانێ ئەلەفدێ سێ نقطەبی ئەو لە پیتی لە پیتی تێ چوار نقطەیە بەو شێوازەشە. ینی بەو شێوازە نووسینەی کە دەستی لێ بدەن بەو نقطانە هەستی پێ دەکەن و دواتریش لە پەیامەکە تێدەگەن کە لەسەر ئەو وەرەقە بیان شتێک بی نووسرابیتن. ئەوەش زۆرێکە لە پەیوەندی بەستن کە زۆر گیرە مەسەلەی پەیوەندی بەستن و پەیوەندی دروستکردن کە لەوەی ڕا لۆمان بەدەر دەکەوی کە ئێمە بێزگیر لەوەی کە نەتوانین قسە لەگەڵ کەسێ بکەیانیش لێمان تێنەگا کەسەکە دەتوانین بەدیلی دیکە و شتی دیکە بەکاربێنین تاوەی پەیوەندی لەگەڵ ببەستین. ینی هێشتان بەدیلی زیاترمان هەیە لەوەی بتوانین پەیوەندی ببەستین. کابی پەیوەندی مەسەلەی پەیوەندی بەستن زۆر گژیرە بێزگەلەوەش ئێمە دەتوانین لەگەڵ هەر ڕوحلەبەرێک پەیوەندی دروست بکەین. ینی ئەگەر چ جای ئەوەی لێشمان تێنەگات باشە. ینی بە زۆرێک لە زۆرەکان چارەسەرێک هەر دەبی لەو مەسەلەی ئەوەی کە بتوانین پەیوەندی دروست بکەین چونکە لەو دوو حاڵەتەی کە ئەمە باسمان کرد پێشتر چەند نیشانەیەشیان هەبوو لەونە کەمی سەرنج بوو مەسەلەی هەستەوەری بوو ئەگەر کێشەی لە بینایی و لە بیستندا هەبیتن ئەمە دەتوانین چی بکەین لەو حاڵەتانە لەوەی بتوانین پەیوەندیان لەگەڵ دروست بکەین و ئیشیان لەسەر بکەین. ئەو چوار زۆرە باوە هەیە کە بە بەدیل لە قسەکردنی دەتوانین بەکاری بێنین یانش لە وێنەی ینی ئەگەر لە هەر لایەنێک کێشەمان هەبوو دەتوانین بچینە سەر لایەنەشی دیکە لەوەی پەیوەندی دروست بکەین. باشە ئێرە بابێنە سەر سلایدێکی دیکە. لێرە نازانم لێرە لێتان دیارەیان نا سلایدەکە ئێستا دیارە مامۆستا لێردا باسی ئەوە دەکات کە ئێمە بە دوو شێوازی جیاواز پەیوەندی دەکەین یان پەیوەندی دەبەستین. زۆربەی ئەو شتانی کە ئێمە لێی بەئاگاین کە ئەوەی کە لێرە باس دەکە بە دوو شێوازی جیاواز ئەوەی باسمانکردنەن ڤێربەڵ و ڤێربەڵە زارەشی و نازارەشی کە ئەو دووە باوترین و زۆربەی ئەو شتانی کە ئێمە لێی بەئاگاین دەتوانین پێی بڵێن پەیوەندی کردنی وەزیفی فانکشنال کۆمیونیکیشنمان هەیە. باشە ئەوەی کە ئێمە لێی بەئاگاین و ئەوەشی کە لەو چوار زۆرەی باسمان کرد بێزگە لە پەیوەندی زارەشی
functional communication دەگرێتەوە. باشە، پەیوەندی وەزیفی کە لە ئاگادارکردنەوەی یەکتری لە پێداویستەکانمان، نمونەی ئەوەی کە بە کەسێ بڵێم کوپێک چایم دەوێت، باشە، ئەو بە سادەیە، یانیش هاوبەش پێکردنی زانیاری ئاڵۆستر، یانی لە شتیش سادەوە لە شتی مەوزوعی ئاڵۆستر کە ئەوەش پەیوەندیکردنێکی زارەشیە. باشە، بەس ئێستا لە بۆتان ڕوون دەکەمەوە کە شتێکی دیکەی تێدا کە گوتمان زانیاری ئاڵۆستر لە کەسان دەکە قسە ناکەن پەیوەندی کردداری لەوانەیە یارمەتی سیستەمی هێماکاری وەک ماکاتۆن یان پێکس بەو دوو زۆری یارمەتی مامدا. ئێمە کە باسمان کرد لە مەسەلەی زارەشی، گوتمان پەیوەندی زارەشی بە قسەکردنە کە لە شتێکی سادەوە لۆ ئاڵۆزبی، باشە، لە شتێکی سادەوە لە بۆ ئاڵۆزبیتن، بێجگە لەوەش کە ئەمە قسەی دەکەین ڕەهەندێکی دیکەی هەیە، یعنی کەمە باسمان کرد بە زمانی دەستت لەگەڵ قسەکردندا بگونجێتن. ئەو ڕەهەندەی دیکە چیان نەنڤێربەڵ کۆمیونیکیشنەکەیە، پەیوەندی نازارەشیەکەیە کە هەر کەسێک لۆ نمونەگە پێی بڵێتن ئایا کوپێک چات دەوێت، لەوانەیە من بە شێوازێکی تون بۆ بڵێم بە جۆرشکە کەسەکە لی تێبگاتن، یان بە شێوازێکی تەمبەڵی وە بڵێم ئایا کوپێک چات دەوێت بەو نەوعیبی بە خاویبی، کەسەکە فەهمێکی دیکەی دەبێتن. یان لۆ منە بەو جۆرەی کەسەکە تێدەگاتن کە تاقەتن نییە بچی چایلۆبینی، بەس هەروەها بەو نەوعی وەی گوتیان. هەندێک جارەوەم جێ لێ بووە کە ئەوە بە تاعلیقەوە نەرێم، لۆ نمونە هەندێک کەس هەیە لە مارێش گونجاو نییە بچێکنیان لەوەی میوانبی، دەڵێ نایە میوانبی بە ناوەکی وهاژەوە دەرێت تێدەگەی لەوەی کە گونجاو نییە بچی. باشە، یان ئەگەر بە خوڵقەوە پێت برێت و زۆر لێداوە بکاتن، ئەوە دیارە پەیامەکە دەگات کە تاو ژینگەکە گونجاوە، حازریشە لەوەی زۆریشی حەز لێیە کەسەکە کە بچێکنی ئەگەر بەو شێوازی لێم تێبگەن. باشە، لێرەش ئەمە لە فانکشنال کۆمیونیکیشن پەیوەندی بەستنێکی کردداری یان وەزیفی دەتوانین چی دیکە بەکاربینین؟ ماکاتۆن بەکاربینین لەگەڵ پێکس. ماکاتۆن چییە؟ زمانی ئاماژەیە، باشە، کە با لێرە پێشانتان بدەم، یانی ئەگەر من دەماتوانێت قسەی ینی کەسەکە لێمان تێ بکە بە زارەشی، دەتوانین ئەو زمانی ئاماژەیی بەکاربێنین کە وەزیفەیە کردداریە، باشە، پەیوەندێکی کردداریە کە بتوانین فەهمێک بە بەرامبەرمان بگەێنی. لێرە لە زمانی ئاماژەی کە دووبارە بە ئەوشتان پێ بڵێمەوە بە سەرچاوەکەی بڵێمەوە ئێستامە ئەگە بتانوێت ئیسفادە بکەن لە بەشی نابیسان و نابینایان ئەو شێوازە بەکاردێتن، یانی دەتوان لێیان فێر بن. لێرە چمان هەیە ئەگە بمانێ لە کەسەکە بگەێنی کە بەڵێ ها یەس بۆ شێوازە بەکاردێنی زمانی ئاماژەی. باشە، باوەش برم لەوە کەسانە بەکاردێکە کێشە لە بیستنیا هەیە، یان ژەوەی گویان لە هیچ نابی، لە هیچ قسەکردێک نابیتن، زمانی ئاماژیان لە بۆ بەکاردێن. هەتا پیت بە پیت شێوازی ئاماژەکەی دیارە، باشە، دی بە شێوازێکە دەردەبڕێت، ئی بە شێوازێک دەردەبڕدرێت کە بێجگە لە زارەشی، بە شێوازی نازارەشی، بە شێوازی زمانی ئاماژەی بە شێوازێک بەکاردێتن. ئەوەش لۆمان ڕوون دەکاتەوە کە دووبارەی بکەمەوە کە ئەوم باس کرد کە ئێمە دەتوانین بە شێوازی دیکە پەیوەندی لەگەڵ کەسانی دەوروبەرمان بەسین کە ئەگەر جۆرەها کێشەیان هەبێت کە لەوەی کە باسماکەن، کێشەی بیستن و بینایی و کێشەیەوەی کە تێنەگاتن، کێشەیەوەی کە سەرنجی کەم بیتن، زۆری دیکەمان هەیە. لەوەش لۆمان ڕوون دەبتەوە کە ئێمە دەتوانین زۆر شت پەیوەست بکەین بە قسەکردنەوە بە شێوازی تێگەیشتنەوە. پەیوەستبوون ئەسۆسییشنە، ئەگەر حەستان لێ بوو لە دوای بگەڕێن، ئەسۆسییشن زۆر گرینگە بۆ مەسەلەی پەیوەندی دروستکردن. باشە، کە لێرە ئێمە چمان ئەسۆسییت کردە، بەڵێ پەیوەستمان کردە بە شێوازەکی وەها
جوڵاندنی جەستە بەو شێوازەی نەخێر بەو شێوازەیە هەندەسی بۆ لای بردیە مانەی نەخێر دێتن ئەگەر پێویستی بە تاڵێری بۆ شێوازەیە پلیس ئەگەر بڵێتن تکایە بەو شێوازەی هێمای بۆ خوارەوە دەکات دەستی بۆ شێوازەی و هێما بۆ خوارەوە ئەو مانای چ دێ بەمانەوەی دی ئەمە شتێکمان پێوەست کردیە بە قسەکردنەوە شتەکە چێ جوڵەیەک پێوەستمان کردیە بە وشەیەکەوە کە لە بەشی نابیستان ئەو شێوازە ئەنجام دەدرێتن بۆی وەکو بەدیلێک بەکاربیێنن لە کاتی قسەکردن و بۆی بتوانن لە یەکتر تێبگەن و لە بینی تەڵەبەکان و مامۆستایەکە بتوانن پەیوەندیەک دروست بکەن باشە ئەو زۆرێک بوو پێکسیشمان هەیە کە ئێمە لە لای خۆمان بەکاردێنین لە سنتەری ئۆتیزم بەکاردێنین کە چییە پیکچەر ئەکسچێنج کۆمونیکیشن سیستەمە سیستەمێکی پەیوەندی ئاڵوگۆڕکردنە بە وێنە باشە سیستەمێکی پەیوەندی ئاڵوگۆڕکردن بە وێنەیە کە ئاڵوگۆڕی پەیوەندیەکان دەکەین لەگەڵ خۆمان و کەسی بەرامبەر بە وێنە ئێستا لێرەش ڤیدیۆیەکم دانابوو ئەوەتە بە ئەوشتان لە بۆ باس بکەم کە بە شێوازێکە پێکەس بە پوختی باسی دەکەم چکەمە 6 قۆناغمان هەیە لە پێکسی شێوازی بەکارهێنانی پرۆسەکەی 6 قۆناغە بەس لێرە قۆناغی یەکەمە کە باسی دەکاتن ئێستا بەخۆم لەتان باز دەکەم کە بە زۆرێکە چکەوە ئینگلیزیە بە کوردی ڤیدیۆمان نییە لێرە چ دەکەین ئەو شتانی کە منداڵەکە حەزی لێە دەیهێنی کەمە پێی دەڵین پاداشت ئەها ئەو کەلوپەلانە ئەو بووکەڵانە منداڵەکە دیارە حەزی لێە کە لێر دەتوانین چ بووکەڵە بیت چ خواردن بیت هەر شتێک بیتن کە منداڵەکە حەزی لێبی گونجاویش بی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆمەلگاوە ئەمە لێرە دەتوانین بەکاری بین چێش دەکەین لێرە کە شتێکی هەڵبژار یەکێک لە کەلوپەلەکانیان خواردنێکی هەڵبژار خودی ئەو وێنەی ئەو خواردنەیە ئەو کەلوپەلەی دێنین باشە ئەو وێنەی ئەو ڕۆبۆتەیە کە حەزی لێ بابڕێنیان ئەو خواردنەوەی کە ئاو بوو لێرە چ دەکاتن کەفسی دەکاتن ئەو کتێبێ بەکاتین باشە ئەو وێنەی کە ڕسمی ئەو شتەی لەسەرە کە منداڵەکە حەزی لێە لەسەر ئەو کتابەی دادنێ لەزگەشتی لەسەر دەدەین ئەوە شێوازەکەیتی پێکس باشە ئەو لەزگەی بۆ چێ تا ڕسمەکەی لەسەر بدەین ئێستا دەیبین بە تەواوی Now you are ready to get started. Here are a few pointers to help you. ئەو ڕسمەکانی لەسەر کتێبەکەی بدە We sell these to make getting started quick. In addition, we sell PEC starter kits that include all you need in one. بەتەنێ جێتان لەم بی باشترە لەو کتێبەی تا بە پێشامتاندەوە لێرە پرۆسەکە کووە منداڵەکە یەکەم جار فێری دەکەین کە ئەو وێنەی لە دەست بگری بیداتە مامۆستایەکی ڕاهێنەرەکەی تا ئەوەی ئەو شتەی بیەوێتن ئەو شتەی مەبەستیتی مامۆستایەکە پێی بدە ئەوە بەدیلەکە بۆ قسەکردن باشە پەیوەندی دروستکردنێکە بەبێ زارەشی باشە لە پێکس ئەوها دەری دەبڕی لەوە منە حەزی لەو ڕۆبۆتەیە کە لێرە هەیە بووکەڵەیەکی ڕۆبۆتە وێنەکەی دێنین لەسەر کتابەکەی دەدەین منداڵەکە فێر دەکەین کە یەکەم جار مانوێت بە هاندەر دەستەکانی دەگرین لەسەر ئەو ڕسمەی دادنین و ئەو ڕسمە هەڵدەدەین سەر دەستی خۆمان ڕسمەکەی لێوە دەگرین باشە ئەوە هەموو پاڵنەرە لە بۆ منداڵەکەی کە ڕسمەکەمان لێوە گرت ئەو بووکەڵەی پێدەدەین کە حەزی لێتی منداڵەکە لەوەی تێدەگاتن کەوا جۆرێک لە پەیوەندی بەستن جۆرێک لە تێگەیشتن کە ئەگەرە من سێندم کرد ئەو شتم پێدا لە وەڵامدانەوەیدا کەسەکە ئەو شتێک کە حەزم لێ پێمی دەداتەوە باشە کە تێگەشتەوەی لەو قۆناغی چ دەکاتن زۆربەی ئەو ڕسمانەی کە منداڵەکە حەزی لێە لەو کەلوپەلانە و لەو خواردانەی کە حەزی لێ لەو شوێنانەشی کە حەزی لێە دەتوانین بیکەینە ڕسم و دایبنێ لەسەر ئەو کتێبەی تا ئەوەی منداڵەکە هەر شتێکی پێویست بوو یان لە حاڵەتی ئۆتیزمدا بێتن هەر شتێکی پێویست بوو بەو جۆرەی داوای بکاتن تا بەدەستی بێنێتن باشە
هەتا لە قۆناغەکانی تریش چی دەکەین ئەمە لێرە بابەتەکەی فراوانتر دەکەین لەوەی کە لەنمە کەلوپەلەکەی دادنین لەگەڵەوەی لە تەنیشتەوی چ دادنین سیمبول ئەهاک باسی سیمبول ماکە سیمبول لەگەڵ وشەیەک پێوەست دەکرێتن لەنمە سیمبولی وێنەی بمدێ لەوانەیە کەسێک بی دەستی وها لێ بکاتن بەرەو لای خۆی بات ینی بمدێ باشە ئەوە یەکێک لە سیمبولەکان دەتوانین بەکاربین لێرە وێنەی سیمبولی بمدێ دادنێ یەکەم جار ستەکە منداڵەکە ئەو وێنەی دادنێت لەگەڵ وێنەی سیمبولەکەی کە دەمەوێت بە مامۆستاکەی دەدات بمانەی چی دێ ئەو ڕۆبۆتەم دەوێت باشە بزانە بە چ زۆرێک پێوەستمان کردو بە شێوازێکە کە کەسەکە بتوانی پەیامی خۆی بگەینێت کە زۆر زۆر زەڕورە لە لای ئێمە لە سنتەریما بەجددی زۆر منداڵی تێدا کە قسەی ناکەن باشە بۆ مستەقبەلیشیان کەوانە قسەی نەکەن کە هیچ عیلازێک نەبی بۆ قسەکردنیان بۆ دەربڕینیان ناچار بەدیلی دیکەیان لەو ببینەوە یەک لەو بەدیلانەکە گوتم پێکسە باشە ئەو پێکسەش دواتر دەکرێتە مەدالیە هەموو ڕسمانەدا نەدرێت کە منداڵەکە لەنمە ڕۆژانە پێویستیتی چ دەکاتن جا لە هەر شوێنێک پێویستی بە شتێک بوو لە جیاتیەوەی هات و هاوار بکات و بگرێت و بەو شێوازە داوا بکاتن بەو شێوازی کۆمونیکیشنە شێوازەکی پەیوەندی گونجاوتر هەیە کە بەوێنە لەمە لە مۆڵێکە شتێکی حەزلیە وێنەی ئەو شتە بە داک و بابی بدە با بڵێ یانیژەوەی کە زۆر زەڕورە لە شوێنێک بیتن ئەو منداڵە بزر بێتن باشە کە سوکاری دیار نەبی کەسانی دەوروبەری خۆ ئەگەر لێشی بپرسن ماڵت لە چێە و ناوت چیە خۆ ناتوان دەری ببڕێتن یانیش لی تێناگاتن پەیوەندی ناتوانین لەگەڵ بەستی لەگەڵ ئەو کەسە بێگانەیە چ دەکاتن ئەو مەدالەی ئەو وێنانەی پێشان دەدات لەوانەیە ڕقەمی دۆمنەداشیان بابی لەسەر بیتنیان ئەو شوێنەی لەسەر بیتن کە ماڵی وانە باشیان ئەو شوێنانەی کە زۆر دەستنەوێندن وێنەی ئەو شوێنانەی لەسەربی کە بەجددی زۆر زۆر گرینگە دەبزانن منداڵەکە دەتوانی پەیامی خۆی بگەینی چ جای ئەوەیە ئەگەر نەتوانی لە کەسانی دەوروبەریشی تێبگە نەتوانی دەربڕیت و قسەش بکاتن باشە ئەوە لە مەسەلەی پەیوەندی بەستن بوو کە باسمان کرد سعات دەیە نازانم 1 ساعت تەواو بوو نییە 45 دقیقە تەواو بوو چارەک مایتەوە لەوە پرسیارکردن جا هەر پرسیارێکتان هەیە بیکەن ئەمیش چەندی دەتوانم دابی و بیزانم و جوابی دەدەمەوە ئینشاءڵڵا فەرموو دەست خۆش ماوەس ئەحمەد ماندینێوی سەلامەت دنیاخۆ بەشدار بۆن ئێستا هەر کەسێک پرسیار هەیە بە پرسیارەکانی خۆی ئاڕاستی مامۆستا بکات سلام مامۆستام کاتت باش عەلەیکە سەلام و کاتی توش باش زۆر سوپاس ئەم پرسیارێکم لەلا دروست بوو لە پەیوەندی بەستنی بینراو باشە ئەگەر هاتو منداڵەکە لە لای توانای گشتاندن لاواز بوو ئەو کات کۆ ئەو شتێ لەلا دروست بکەین مەسەڵەن ئێستا لە وێنەی چۆنێتی دەست شوشتن سابوونەکە ڕەنگی زەرد بوو ئەگەر هاتو منداڵەکە گوتی وێنەی ئەوە سابوونی ماڵی من زەرد نییە کەواتە ئەو سابوون نییە کۆ وای بکەین کە دەکرێت سابوون ڕەنگی جیاوازی هەبی شێوەی جیاوازی هەبی کۆ ئەو گشتانەی لە لای دروست بکەین پرسیارەشی جوانە ئەمە دەتوانین پێی ڕەنگی دیکە لەوە بەکاربین بەس یەکەم جار ئێمە کە بمانەوێ پەیوەستبوونێک دروست بکەین ها باسی پەیوەستبوونم کرد یەکەم جار ئەو ڕسمە بەکاردێنین باشە ئەو ڕسمیان بەکاردێنین بەس دوایوی کە منداڵەکە فێر بوو یەکەم جار لە یەک شوێن فێری دەکەین باشە لە یەک شوێن و لە لای یەک کەسیش فێری دەکەین تا ئەوەی پەیوەستبوون دروست دەبی تا ئەوەی منداڵەکە تێدەگاتن لەوەی کە وێنەوەی بمانەی ئەو سابوونە دێک کە لەو شوێنەدایە بەتابەتی دواتر کە فێرمان کرد پرۆسەی گشتان دەست پێ دەکات گشتاندنی شوێنمان هەیە لەمە هەمان ئەو سابوونە لە شوێنێکی دیکە دادرێن لە سەر مەخسەلێکی دیکە دادرێن پاشەوی لە کاتی جیاواز دەیکەین باشە دوای ئەوە لە بەرامبەر کەسی جیاواز دەکەین دوای ئەوەش چ دەکەین وروژێنەرەکانیش دەگۆڕی وروژێنەرەکان چی ئەو وێنانە کە بەکارمان هینە لە کەس لێرە سابوونی زەردە سابوونی سۆر بەکاردێن سابوونی کەسی بەکاردێن باشە ئەو لە پرۆسەی ڕاهێنان هەیە
پاشەوی فێردەبیتن کە منداڵەکە گشتاندی لە بۆ بکاتن کە ئەگەر هەر ڕەنگێک بوو یان لە هەر شتێک بوو هەتا شامپۆش دەتوانین بەکاربینین تاوەی ینی گشتاندی پێ بکەین ئەو جارێ ڕسمی شامپۆی بەکارنین شامپۆی دادەین باشە تاوەی فێردەبی کەوە وەسیلەیەکە بۆ دەستشوتن. دەستخۆش مامۆستا زۆر سوپاس. سەلامەت بی یاخۆ. سلام مامۆستا ماندوو نەبی. سەلامەت بی سوماندینە. سپاس دەکەم مامۆستا دیاوانەی لە جووری سڵامتن یعنی لە ڕووی ڕەفتاری هیچ مشکلەی نییە بەس نوتقی هیچ نییە لە قۆناغی دووەمی تێکسش هەموو شتم لەوەکا بەس هیچ نەدەنگی هەیە نە کاردانەوەی دەم و چاویشی نییە حتا لەبێ دەنگی هەموو 5 ساڵە. تەمەنی 5 ساڵە. 1.6 دەنەبڕێتە ئێستا ئەگە بڕگەش بی بەس بەس ئەوەندە خەڵەس مامۆستا لە ڕەفتاری ئەوانە زۆر باشە لە هەموو شتێگە یعنی تەڵەب وەرگرتن و تەڵەبدانەوەی هەیە تێکس قۆناغی دووەم بە جوانی جێبەجێ کات بەس هیچ ڕەنگدانەوەی نییە وەکو بەردانە بی جوولی نەبی هینەبی بە مشکلەی نییە. یعنی لە قسەکردنی کاردانەوەی نییە؟ نا لە ڕووی ڕەفتاریەوە لۆ شت جێبەجێکردنیش هەم هیچ عیبی نییە بەس قسان ناکە مامۆستا هیچ لە ئاوە زیاتر یەک شتی دەرنابڕی بەس ئاوی دەردەبڕی؟ نەنە شتێک هەیە بە جدی ئەوەی برێم مەسەلەی قسەکردنی مەسەلەی ڕاهێنانی زرارەشی لە بۆ منداڵی بە جدی زۆر قورسڵە تا منداڵەکە فێر دەبی یعنی زۆربەی ئەوانەی کە ڕاهێنانیشە بە منداڵی کە دێت لەو شتەی تێدەگەن کە ڕاهێنانەکانی دیکە زۆر ئاسانترین لە چاو مەسەلەی دەربڕین چکە منداڵ زۆر خاوتر فێر دەبی بە تایبەتی ئەوانەی کە تااقەتی قسەکردنیان نیە. باشە ئێستا ئەوەندەی کە بەلانی عیلمیت پێ برێم مادەم 5 ساڵە الحەمدولله هێشتا ئەگەرک مایە لەوەی فێرە قسەکردنی باشە بەخۆی لە ڕووی مامۆستا سەیرم لەوەی لە ینی مشکلەی نییە ئۆتیزمیش نییە مشکلەی نیە هیچ بەس نوتقی قسان ناکە بردی تەکندکتۆریش بزانیم مشکلەی حالەتی تەشخیصیان کردیە دکتۆر گوتی یەک عیبیشی نییە یەک مشکلەی نییە. باشە شتێک هەیە دەبی بگەڕێەوە لەوە کەسی هەم اختصاص لەوە کاسانەشی کە شارەزانم لە مەسەلەی دەرونیش بەجددی پێم زەڕورە لەوە ئەو کەسانش بگەڕێەوە کە لەوانەیە حاڵەتی فشاری دەرونی هەیە لە منداڵەکە شتێکی بەسەرهات بێت کە وەی لێکردبی هیچ کە قسەی نەکاتەوە یان هەر هیچ دەرنەبڕیتن یانش مشکلەی کۆمەڵایەتی هەبی کالێش کۆمەڵایەتی هەبی کە لەگە دەوروبەری تێکەڵ نەبی نازانم ئەوم نەدیتە کە باسی دەکەی لەک نەخۆشم کەیسێکی زۆر ئەنتیکەیە وەڵاهی نارم دەبی هەستنگانەکی تەواوی لە بۆ بکرێتن باشە هەستنگانی زۆربەی لایەنەکە لایەنی کۆمەڵایەتی بی لایەنی بابریم لایەنی ترس و فۆبیای بی کە لەنەوەکو ترسی لە شتەکی بی زەبرێکی دەرونی پێکەت بی دەبی هەستنگانەشی تەواوی لەو بکرێتن یانیژەوەی وەڵامی ئەو پرسیارە ئەو وەڵامی ئەو پرسیارە بەدەست بینی کە لە بەرچە و منداڵە دەرنابڕیتن. دەست خۆش بی مامۆستا ماندوو نەبی. سەلامەتی یاخوان نارم پێویستی بە ئەوەیە ببیندرێ ئەو منداڵە گوتم مامۆستا دەر بگەیتە قۆناغی شەشەم چاوەڕێم لە پیکس یعنی هەنا قۆناغی سێمی بڕوا بزانم چی لێ دێ بەس ئەگەر هیچ ڕەنگدانەوەی نەبی هەتا ئێستا ڕەنگدانەوەی ئەبی دواتر ئەوە 3 مانگە پێی بێدەم قۆناغی دووەمی پیکسم بە چ شێوازێک پێی دەکەی قۆناغی دووەمی پیکسی؟ وڵا مامۆستا دەورم وەرگرتیە بە جۆرە دروستەکەی دەزانم بەزەت و لۆن منە گەر وێنەکەی پێدای تەڵقینی زارش بۆ دەکەی بەس بەرز هاندانەکەی کو هاندانەکەی مەسەلەن ئێستا گەر ڕسمی سەیارەی دامێ بەس پێڵێم سەیارە لە ئاست چاوی ئەگەر وەی نەگۆ چ دەکەی هەتا ئاکەش دەرنەبڕی نایدەمێ
چکە هەر ئەو یعنی بەس کەلیمەی دەرەبڕی هیچی تکە دەرنابڕی هیچ جارو هەیە دیکە تەنبەڵە ئەویش ناڵێت ئەگەر نەیگوت نایدەمێ وەڵاهی نارم دەبی ئەو منداڵە هەم ببیندرێت هەم ماسەنگانەکی باش لەبە بکرێت یانیش پێویست بکاتن پاداشتێکی بەقوتی لەبە بەکاتبینی لەوەی وەی لێ بکەی کە قسام بکات لەگەر پاداشتی خواردنی هەبی کە زۆر نووسم بی حەزی لە خواردنی بیانیش سەیرتر لە هەموو شتێکێکی پێک شتینە ئەو زاوەش مشکلێ بەزیدی چکە یەک لەو کێشانەی کە لە مەوزوعی پێکسی هەیە ئەوەیە کە منداڵەکە پاداشەش بەقوتی نەبی چکە مە دەمانەوێت دەست پێش خەریب بکات وانە دەمانەوێت منداڵەکە بەخۆی دەست پێش خەریب بکە بێشتەکە لێوە تووسەکەی لە بەدیلی ئەوەی وهای لێ دەکەی کە قسە لۆ بکە هەتا شتەکەی بەدەست بینی بەزەگە پاداشتەکی بەقوت نەبوو زەحمەتە فێرکردنی پاداشتێکی بەقوت ببینەوە پاداشتێکی باش ببینەوە باشە مامۆستا دەست خۆش پەیماندی نەبی سپاس مامۆستا ئەحمەد بەڵێ ئیزافەک لۆ قسەکانی ئەو مامۆستایە بەڵێ هەمان حاڵەت ئەگەر بێت و پاداشتی بەقوتیشی هەبیت ئاتەی کە ئەگاتە سەر قۆناغەکان کە ئەگاتە سەر ئەوەیەت و بەڕاهێنان پێی بکەی کاری تێنەکات ئەو کات چ ینی بڵ منە زۆر حەزی لە پیتزایە باشە بەس ئەبینی دەیهێخیە ڕاهێنان ئەو حەزەی لۆ پیتزاکەش نامێنی هیچ لۆ پیتزاکەش هەوڵ نادە باشە باستە شتێکی برێمە سەر ئەوەی تێبینەوە وەزعام زۆر کردە بەزیدی ئەوەشە ماندی بوونەشی زۆری تێدا لەو مۆزوعی چکە دەتەوێت تێبگەی لەوەی کە لە بەرچ ناکاتن کە پاداشتیشی هەیە ئەمە دەبی لێرە چ بکەین بزانین مەسلەی ڕاهێنانی ئەو ڕاهێنانی کە پێی دەکەی لەونە پێکسی پێ دەکەی ئەگەر زۆر ناخۆشتر بوو لە چاوەوەی کە پاداشتێکی باش پێ بدەی تەبعاً پاداشتەکەشی لە پێشچاوی دەکەوی ڕاهێنانەکە لە بۆ ناکات چکە حەزی لەو ڕاهێنانەی نییە باشە بەس ئەگەر بە شێوازێک پێی بگەینی کە حەزی لەو ڕاهێنانەی بیت و پاداشتێکی باشی پێ بدەی ئەو کاتی فەرق دەکات بەتایبەتی ئەم زۆر دیقەتم لەسەروێ لە مەسلەی دەربڕینێ زۆر ئاگاتان لێبی زەختیان لێ مەکەن چکە زەخت لێکردنیان دەبتە هۆی ئەوەی کە منداڵەکە قسان نەکات تاقەتی قسەکردنیشی نەبی بەس هەر کاتێک لە بینی ئەو ڕاهێنانی کە حەزی دێنێ لەگەڵ ئەو پاداشتەکە بەرزتر بوو ئەو کات دەتوانیش بە باشی لەسەری بکەیت ئەخرا مامۆستا بە دەرەجەک حەزی لەو خواردنەیە کە بەس ببینی لۆی ئەگریێت بەس کە هاتە سەر ئەوەی ئەتوو بۆن منە بە پیکس پێی بدەی بە وێنەی پێی بدەی ئەگاتە تەمبەڵی جارە دووجار لۆ دینی جارە دووجار ڕسمەکەی پێت ئەدا بەس دوایەکە نادا هیچ خۆدژنەوەی هەیە زۆر تەمبەڵە بزەبت لە ڕووی تاقە و زۆر تەمبەڵە شتەکانت لۆ ناکە باشە مادەم دەتوانی بواری ناونانی پێ بکەی بەکاری بینی لە زیاتیەوە لە زیاتی پێکسی یعنی ماوەک بیکە کات ناونانی پێ بکە یانیش لە ماڵێگە حەز لێ بوو هەندێک شت هەبی بە کەلوپەل پێشانی دەی کە گەروەی گۆ پێی بدەی ئەوجە پێکسەکەی بینەوە ناوی چکە ئەگەر لە پێکسی وەڕز بووبی تاوان ناکاتن ئەگەر لێبی چکە نارم هەندێک ڕاهێنان هەیە منداڵەکە بەجددی لێ وەڕز دەبی کە زۆر زەرا قسەیە دەکەنەوە لۆ مناگە منداڵێک لە ڕاهێنانەشی خۆی دزیەوە لێ وەڕز بوو ئەمە چ دەکەین سوور دەبینە سەر ڕاهێنانەکەی بەزەم لە مەسەلەی قسەکردنێ پێم باش نییە چکە ینی زەختیان لێ بکەین مەسەلەی پێکسی دەست پێشخەریە کە دەبی منداڵەکە دەست پێشخەری بکە نەگەت و زەختی لێ بکەی وانە ڕاستە بزەوت دەستەکان خۆش مامۆستا زۆر سپاس بەنزیت دەست خۆشی مادی نەبی بە هیوای سوودەکەشتی بە خۆش سەلامەت بەڕێزان کۆتایی بۆوانەی ئەو شێوژدینی شەوتان شاد ئەوانشی کەوانەی یەکەمیان نەدیتیا لە یوتیوبی سایکۆفێر بەردەستا ئەتوانن بسن بینەری بن